صلاح داوودە لە ساڵ 1935 زاینی لە ئاوای ئەلبوو سەباح کە سەر بە خوورماتووە لەوێ لەدایک بووە. یەکەم جار لە ئێزگەی کوردی بەغا کۆمەڵێک گۆرانی تۆمار کردووە لە ساڵ 1950 بڕێ گۆرانی تۆمار کردووە لەگەڵ ئەحمەد داودە. ئەحمەد داودە بۆی نایژەنیوە. ئەو دوانە زۆر برادەر بوون، زۆر دۆستی یەکتریش بوون. لە ساڵی 86 کۆمەڵێ مەقاماتی لە تەلەڤیزیۆنی کەرکووک تۆمار کرد. لە تەلەڤیزیۆنی بەغای چەند گۆرانیەکی تۆمار کردووە کاتی خۆی. لەم دواییشە کە کەناڵی ئاسمانی کوردی بەغا کرایەوە من چەند گۆرانیەکم بۆ تۆمار کرد لە ڕێگەی بەرنامەی کەلەپوری کوردەواریەوە و لەوێ پێشکەشیان کرد بۆ چەندین جار پێشکەش کرا. صلاح داوودە هەرچەنە یعنی ئەمانە بە بنەماڵە چاوش بوونە، بەڵام لە هەمان کاتە بە بنەماڵە مەقامبێژ بوونە. بۆ نمونە صلاح داوودە خۆی مەقامبێژ بووە، لە مەقامەکانە شارەزایی بووە. ئەمە ئەڵاوەیسیە، قەتارە، خاوکەرە، خورشیدیە، ئایە جگە لەمانە لە بەیات، لە حیجاز، لە منسووری، لە کۆمەڵی ئەو مەقامانەی کە هاوبەشین لەگەڵ دەوڵەتەکانی دەوروبەرە ئەو شارەزایی هەبووە. جگە لە گۆرانیە ڕەسەنەکانی کوردی وەکو گەوهەرێ، وەکو سەوزە، وەکو خاڵ و ڕێبوار، ئیتر کۆمەڵی گۆرانی هەمە جۆری هەیە. ئەوە نییە بڵێ 1 و 2 و 3 و 4. ئەوانەیە کە لەبیرم بێ صلاح داوودە جگە لەوەی کە هونەرمەندە وەکو ئاماژەم پێ کرد باوکی کە ناوی محەممەدە، محەممەدیش مەقامبێژ بووە. محەممەد کوڕ خدر بارام چاوشە. خدر بارام چاوشش مەقامبێژێکی زۆر بەتوانا بووە، تەنانەت مامۆستای نەمر خوالی خۆش بوو عەلیمەردان باسی کردووە لە کتێبەکانیدا گۆرانیەکانم باسی کردووە کە ئەو زۆرینەی مەقامەکانی لە خدر بارام چاوش وەرگردووە کە باپیرەی صلاح داودەیە. واتە ئەمانە بە بنەماڵە لەگەڵ ئەم مەقامانە ڕاهاتوون و خزمەتیان کردووە و ڕەنجیان داوە. بۆ نمونەی سەر قوڕەکانی بە تایبەتی کاک عەباس تەماشاکەی ئەو مەقامانە زۆر بە جوانی ئەڵێتەوە کە گوێم لێ لە تەلەڤیزیۆنە لێ زۆر دڵم خۆشە. ینی وازانم صلاح داودە لە دوایەوەدا چەندین جار صلاح داودەم هێنا دیدارم لەگەڵیا ساز کرد و مەقاماتی وت و ئەو شتانی ون. چەندین جار صلاح داودە هاتوۆتە ماڵەکەم و سەعات و 2 سەعات و 3 سەعات دانیشتووە. چوومەتە ماڵەکەی صلاح داودە. صلاح داودە ئینسانێکی زۆر بەرز بوو، بەڵام بەداخەوە ملەتەکەی قەدری نەزانی، حکومەتیش قەدری نەزانی. ئێمە 2 حکومەتمان هەیە، هەم حکومەتی بەغا هەم حکومەتی هەرێمی کوردستان. هیچ شتێکی وایان بۆی نەکرد کە دڵی خۆش بێم پیاوە. بڕێ منارشی هەیە وە نییە بڵێ 1 2 3 4 کۆمەڵێ منارشی هەبوو. یعنی ئەرکەکەی زۆر قرس بوو، ئیتر هێنی نەبوو. بە حەقەت صلاح داودە جێفەنجەی دیارە، دەنگە زوڵاڵەکەی دەنگە خۆشەکانی هەتایە تا 1 کوردێک بمێنێ ئەو دەنگە زوڵاڵانەی هەرەمێنێت. کاک حاجی ینی قسە کوڕەکانی لەدوای نەمانی باوکی و ڕێچکەیان کردووە، ینی کوڕەکانە دەتوانن زمانە و ڕێچکەی بگرێت. ئەو ڕێچکەی باو باپیری بوو، باوکی کە محەممەد خدر بەهرام بوو، باپیری کە خدر بارام چاوش بوو کە مامۆستای هونەرمەندی خوالی خۆش مامۆستای کەڵەمێردی کورد مامۆستا عەلیمەردان بە زمانی خۆی خوا عافیکە ئەوید هەموو جار ئەوید من مامۆستای من خدر بارامە، خدر بارام چاوش بە هەروە بڵێم ئەو فێری مەقاماتی کردم، ئەو فێریەوەی کردم چکە ئەوان بە بنەماڵە هاتوون عەبەن عەنجد باو باپیران یەک لە دوای یەکەیان خوای گەورە بەهرەیەکی پێیان داوە، ئەوش بەهرەی دەنگخۆشیە. تەنانەت ئێستاش کاک سەلاح خوا عافیکە لە دوای خۆی 7 کوڕی بەجێهێشتووە، هەر 7یان بڵێم ینی 5یان دەنگیان خۆشە، گۆرانی بێژن، گۆرانی ئەڵێن لە ئاهەنگەکان ناسراون. ئیتر ئەو بەهرەیە لە باپیرە گەورەیانەوە بۆیان ماوەتەوە. لەگەڵ ئەوەشدا هونەری ناسراون بە هونەری ئەوە ئاهەنگگەڕانی شایەکان لە وەک دەهۆڵ و زوڕنا وەکەو شتا ئەو ئاهەنگانی کەوا ئەگێڕا لە دێر زەمانەوە کە گەلی کورد کە نەتەوەکانی ترش لە کەرکووک زۆر دڵخۆشن بە لە کاتی ئاهەنگگەڕانە بە دەوڵ و زوڕنا
نەتەوەی تورکمان نەتەوەی کورد ئێمە باو باپیرەمان هەر بەو شتە ئاهێناومانە بەڵێ کاک سەلاح خوافیکە هەتا مرد نەبوون بوو هەتا مرد کرێچی بوو هەتا مرد دینارێ لە گیرفانی نەبوو نەفسیشی ڕێگای نادا تەنازول بۆ کەس بکە و لە هەمووشی ناخۆشەرەوە بوو هەموو جارە بۆم دانیشت باسێکراویت ناخۆشترین شتم لە ژیانمە ئەو هەموو خزمەتم کرد لە ناوڕاستی نەوەتەکانە تەرحیل کرا حکوومەتی بەعەسادەگیانی لازم بەچی هۆیەکە عیبەبی هیچ هۆیەکات تەرحیلی کرد نادی بۆ چەم سەماڵ بۆ سلێمانی دەیە تەرحیلی کرد ئیتر ئەوە ژیانی هەر مەعانات بوو هەر دەردەسەری بوو بەڕاستی